زان خۆشەویستان بەخێرنەوە لە ڤیدیۆی نرخەکانیمان جوحات گەڕانەوەداتان نرخی یاریەکان و کۆنسڵەکان دەپرسین. یەکەم پێشانگای نەسڕەدینە دەست پێ دەکەین. یەکەم شتش با لە Xbox Series X-ەکان دەست پێ بکەین. ساریان چەندە؟ خێروێن Series X بە 485 دلاری. 485 دلار. Series S تان هەیە؟ Series S بە 206 دلاریە. PS5 PS5 بە 455 دلاریە. 450. بەێ فۆر بە چەندە؟ بە 250 هزاریە. سلیم بەڵێ 200 هزاریە 180 لە دەورانێکە. بەڵێ وەن S بە 210 هزاری هزار گیاوایت. پێسەدی بە 180 لە دەوران. بەڵێ پلەی چارفات دەوری 150 هزاریە. بەڵێ Nintendo Switch OLED بە 280 دلاریە. سێ دیشنی جیاوازیشی هەیە. بەڵێ ئەوانە بەس ئەلوان ئەوانە لە گرانترە ساریە. ساریان چەندە؟ ئەوان لە دەوری 320 دلار ئەوانەیە. ڕاستە یەکیانیان لە چەندە؟ 285 هەشتای لە دەورانەیە. مستعمەلیان نییە؟ مستعمەلیان بە هەیتمان ئۆلیدمانەیە مستعمەل نمونێساکە و سپیە مستعمەلا زۆر خاوەنە بە 220 دلاریە. ستیم دێک بە چەندە؟ ستیم دێک بە نوێتێکمان بە 450 دلاریە دەستی دوش بە 325 دلاریە. باڵێ با لەگەمکانی سویچە دەست پێ بکەین. دەوری چەندە چەندە لە دراگن بۆڵەکەیەوە؟ کەمەکانی سویچ عاتەن ماریۆەکان و نمونە ماریۆ یان دۆ کۆنگە یان ئەوانی دیە گرانە یان پۆکمونە لە دەوری ئەوەیە 50 دلاری بەڵام ئەوانی دی 30 دلار 40 دلار لە دەورانە. ساریان تەقانە لە گرانتر لە PS4 و وانی بەڵەکانی سویچی. لە بۆ فۆری دەست پێ بکەین با لە پێسەکە دەست پێ بکەین. PS 21 بە 40 هزاری کاکو. دەیجگە 15 هزاریە. Star Wars ئەوە تیارەکەیە بە 15 هزاریە. Bound of Flame Bound my Flame ئەوش گەمەشی بۆی نیە بە 15 هزاریە و گەمەش وها نییە. 15 ئەوش 15 35 15 بۆ گشتیس ئەوە چارەکە و بە چار ڕیماسە نەگریمێک 4 5 6 7 ژانم 15 نوێیەکەش بە 25 و چارەکەش هەشتەکە بە 25 چارەکەش دەوری 56. بەڵێ ئەو تێکە نوێ بە 25 هزاریە. بەڵێ 30 هزار کەپس. ئەساسینەکانی 15 هزار بێتگە لە ڤاڵاڵای 25 هزار 15 25 ئەوش خۆی 25 هەموو 15 مستعمل. مافیا ئەوانش 15 لە 20 هەرزان هەموو 15 عەلەیکە سەلام. باش شەکە نەبی بە 25 تەواو. ئەو نمونە ئەوانە بەچلیە ئەوانە هی میوزیکە هی مۆبایلیە ئەوانش دەوری 30 هزار 20 هزارە و بەڵام سەبارەت بە ئێستاکی گەیمینگ لە پێشەوە گەیمیکان زۆرە ئەوانەی خوارێ ئەوانە هەموو بە 25 ئەو کەیانە کەیەکان زۆری 25 و ئیدی سەبارەت بە ئەو هایپەرێکسانە ئەوانە ئۆپن بۆکسە یعنی بەس کرایەوە شتی زۆر باش خاوین تێدایە لە دەوری 6 هزاری ئەو هەیە. بەڵێ لە خزمەت دایم بەخێر. ئێستاش لە لای پێشانگای محەممەدینە لەگە کاک محەممەدی. برام بەخێر باتم چاوەکەم. پلەی 4 بە 235 هزاریە سلیمەکە فاتەکەی بە 170 هزاریە. زۆکەر نییە ناوە زۆکە زۆر کەمە. لێرەش مەرغوب نییە ئەوەی هەیە هەموو لۆ ئێران دەچیتن ئەوانە زۆکەر ناکرێت چونکە ئەگەر
ئەبدێتی نوێ جۆکە ناکرێم ئەبدێتە کەونەکە بە زۆی تا جۆکەری بێتێک نەما گەمە و شتی دودا دەنێ فات بە 150,000 یەدەی بێوەر یەدەی بەوەر بە 125,000 وان ئێز بە 190,500 گێگا یەک تێڕای بە 210,000 300 بە 95,000 فای بوویتە $450 بەڵێ سیریزێز بە $258 سیریزێکس بە $480 ئەو UPSەکانە بە 90,000 لۆ سیریزێک سوپلی فایفی ئەوەیان بە 65,000 نی فڕە گێڕۆماتیک فڕە کاملەکە ئەوانە بە $95 بە مستعمەلی هەیە بە 85,000 بەڵێ ئەو هێستێتە احتیارانە 20,000 18,000 ڕایزەر هەیە ئەوانە بە 65,000 ئەو ماریۆی تازە هاتیە ستاندی دەستکە بە 35,000 کراشەکەمان هەیە بە 25,000 لەو لای کراشەکەش هەیە ئەو یەدانە ئەو یەدەی لۆ هەموو یەکسبۆکسێک دەبێن یەکسبۆکس وان سیریزەیەکس هەموو بێ وایەرە بە دەستی بیلادی نیە بە 35,000 یەدەی بە وایەر بە 25,000 حینە یەکسبۆکس وانی ئەوانە عینە شکلی سیریەسیە بە وایەرە بە 30,000 بیلادیش بە $50 بیلادی $50 ئیپلی 5 $6 بەس ئاسکەری $62 و کەدێم $6 ئەوانە $50 ئەوەی سیریەس یەدەی سیریەسی ئەوروپی هاتی ئەنواع لەون بە 52,000 هەرزانمان کردیا یەدەی پلەی فۆڕی لەنگەمان لاتیا بە 32,000 ئەویشمان هەرزان کردیا ئەو 32 ئەوانەش هەموو سیریەسی ئەنواع لەونەیە زۆر چاکۆ بێنە سێگەمەکان ئەوە بە 40,000 مستعملە فیفایەکە 40,000 ئەویان بە 25,000 گۆدڤارەکە نوێ 70,000 فیفای پلەی فۆڕی نوێ 45,000 ڕێدێت نوێ بە 30,000 مستعمل 25,000 ئەو کەنگە عادەتەن 15,000 ستارۆسەکەش بە 20,000 گادڤۆر پلەی چاری مستعمل بە 50,000 ئیپلی 5 نوێ بە 70,000 بە نوێیەتی بەڵێ بەڵێ ئەو 15,000 ڕێدێتەکە گوتمان 25,000 مستعمل هیچمان و تۆم ڕایدەر و نیۆ ئەوانە هەموو 15,000 دلایڤەر مستعمل 15,000 PS 21 بە 40,000 ئەو گەمەکانە لەو دەورانەیە وان وەڵی هەموو 10,000 هەر یەکەشی بەی 10,000 چونکە هەموو لە بە گێم پاسە ڕێدێت نییە بەس ڕێدێت گرانە سام فڵەکمەکە بەس ئیش ناکە ئەگە هەبیە و بە 25,000 جیتی ئێستا فریە ناو گێم پاسی بوویتە فری ناو گێم پاسی لێ سیری شەکەی ناڕواتی بەڕێز سەری یاریەکان باش برە بەخێر بیت دیاری ئۆنی ناکێکە بە چەندیە ئۆنی ناکێک ئۆنی ناکی بە 20,000 بە کەپسی دراگۆن بۆڵەکان دراگۆن بۆڵەکە بە 25,000 یەکەکەی بە چەندە یەکەکەی نییە طبعاً با پێتان ڕۆژانی جومان لەمە دووە ڕۆژانی هەینی بازاڕێ تاریفرۆشان قەپات دەبێتن یانی ناکەنەوە هیچ دوکانێک ئەتبابی نۆسەگەمەکان ڤالهاڵە بە چەندە؟ ڤالهاڵە 20,000 20,000 توکەی 21ەکە؟ توکەی 21 وان پیسەکە؟ وان پیسەکە 25 ڕست نیڤڵەکان دەوری چەندە چەندە؟ نیڤڵەکان 20,000 ڤڵیجەکە 25,000 ئەوەندی هەمووی 20 میتالگەر 20,000 ئەنچارلۆز دەگەسی؟ ئەنچارتر 15,000 گادڤۆر؟ 15,000 بڵەدبۆڕن؟ 20,000 ستاوەرسە کۆلێکشنە؟
15,000. طبعا ئەو دوو بەشی کلاسی چیەکە تێدایە؟ سنایپەرەکە بە چەندیە؟ سنایپەر 15,000. چارەکە چارەکە 15,000. کۆنتراکتەکە؟ کۆنتراکتەکە 20,000. ڕزنێبڵ دووەکەش گوتمان ئەویش 20,000. 20,000 کێڵزۆن 15,000. ویچەر 20,000. تۆم رایدەر 15,000. ئەو بەگشتی ئەو ڕێزە عادەتەن 15,000 بە 15 بە 25 بە 15 ئەوانیش هەمووی 15. هەمووی 15 زۆر چاکە. لێرانە بە چین سەگەمەکانی پاورنجەرس پاورێنجەرس 20,000 بە کەپسی. 20,000 ئەو گەمەی سنێکەوە چەندیە؟ مارک ئۆف مارس ئەویان 20,000. مانسەر هەنتەر مونستەر هەنتەر 15,000. بەشە نوێیەکە لە بۆ چاروانە ناتێن لە بۆ ڕایزەکە مانسەر هەنتەر ئەویان دارە لە بۆ چاری نەهاتیە بەس دیاریش نییە کە دێ چوو بەس بۆ سویچ بڵاوەوە. گەمەکانی PS5 لێرە دۆڵمن بە چەندیە؟ دۆڵمەن بە 25,000 ئەویش کە ئەوی تەنیشتی 15,000. باکفەر بڵات باک فۆر بلۆت 20,000. جومانجی 25,000. وەندەر بۆی کۆلێکشن 15,000. ئیمۆرتال فینیکس 20,000. گاڵتی گێر 20,000. مارتا مارسا 20,000 ئەویش کە واژدۆکس لیجن وەشدۆگس 20,000. 20,000 مانستەرەکە بە چەندیە؟ مۆنستەرەکە بە 20,000 کەپس. 20,000 ئینفەیمەسەکە لە بۆ پلەی چاری فەیمەسەکە بە 15,000. تەوان لە بازار زۆر بەکەمی بەدەست دەکەین ئینفەیمەس ڕامزیێکی نەما لێرانە چیۆمەترمان نەما پرسیبی فیفایەکان فیفاەکان فیفای 23 مستعمل 30,000 عربی. 30,000 بەڵێ عربی. ئینگلیزیەکە بە چەندیە؟ ئینگلیزیەکەی بە 35,000 مستعمل هەمیش. بە لە بۆ PS5 بە چەندیە؟ لۆ PS5 تەنها کەپس هەیە بە $40. لێرانەش گەمەی وەنیان هینایەتەوە منشان گەمەی وەنما هەیە کەوانێک کە وەنیانی حەزان لە سیدی گەمەکان هەیە دەتوانن بدەن سەردان یاخود بە کۆدیش بەردەستە لەکەن بە کۆدیش دەتوان نامە لە بنێرن کە ڕقم شتەکانیان دادەندرێت لە دیسکریپشنی توان نامە لە بنێرن لە کۆدی گەمەکان. ئەو هێسێتانە ساریان چەندە؟ ئەو هێرسێتانە جینۆ هەزارم هەیە بە 15,000 K2 20,000 K5 پڕۆ 25,000 K6 بە 30,000. دەستکەکان ساریان چەندە ئێستا؟ دەستکەکان دەستی PS4 دوو نەوعم هەیە ئەو نەوعانم هەیە ئەنواع ڕەنگ بەردەستە ئەوانە 20,000 ئەو نەوعم هەیە دەرەجەک لەوی باشترە ئەوانە 25,000. دەستی Xbox 360 هەیە بە وایەر بە 10,000 بێ وایەرم هەیە بە فلاش ڕابط دەبیتن بە 25,000 و دەستی پلەیستێشنمان هەیە ئەویش بە 8,000. زۆر چاکە. دەستی PS5 تانیە؟ دەستی PS5 نانیمان ئەو دەستکانەشمان هەیە شکل سیریەسە لە بۆوەنیش بەکار دێتن ئەو نەوعانم هەیە بە 55,000. زۆر باشە دەستەکان لە خزمەتدان. کاک اسماعیل بەخێر بێت. سەلامە. لە گەمەکانی هیدن هەژێندا 15,000 پایەکە پای کەپسە بە 20,000 شێمیەکە 25,000 هەرچی پلانتر زۆمبی 15,000 ماینکرافت 25,000 سپایدەرمان 30,000 لیتل هۆپ بە 25,000 کاتوسێ ئەو کەپسمانەیە بەس بە 40,000 کەپس لە بۆ فایفێکە لە بۆ 5 بە 55,000 باتمانەکە بە 35,000 کۆلێکشنە مانە مێدان 20,000 ڕزنێبڵەکان بزنی بڵە ئۆستیلە بە 30,000 احتیاجیش بە 20 هەڵۆنەی بەرەکە بە 45,000 بەڵێ دراگۆن بۆڵەکە و نافتەکە 20 بەڵێ گادپۆر گادۆڤۆر 15,000 کاتن سوباسە کاپتن سوپاسا بە 30,000 مۆدرن وارفێر ئەو بە 20,000 دووەکەتانێ دووەکەمان نییە دەورەی 6,000 بەڵێ
لاکۆفسەکان چەندە؟ بلاکۆپس 20,000 سەیەکە بەڵێ ئەساسی کردی زۆر کۆلکشن 25,000 باش دەوزن و 15,000 ئەڵدەڕینگتان هەیە؟ ئەلدەڕینگ نییە بە 50,000 بەڵێ لێرانە باتڵفیڵدەکان بە چەندە؟ 15,000 بەتەڵفێڵدەکان زۆر چاکە گەمەنیەکە ئایرلەندەکە بە چەندە؟ جوان دێداڵان نوێیەکە بە 50 مستعملی بەڵێ زۆر چاک فەیمەس ئینفەیمەس 15,000 تایتنفۆل 15,000 فارکرای فارکرای 15,000 شەڕە بۆمزەکان 15,000 کۆنترۆل 20,000 کۆنترۆل وەڵفنشتین وڵفنشتین بە 20,000 DMC دیڤڵ میکرای 25,000 بەڵێ دیڤیژن 2 دیڤژن 2 15,000 درایڤ کلاب 10,000 مافیاکان بە چەندە؟ مافیەکان 15 تا 20 ئەلاین ئیزولێژن 15,000